دیارە ڕۆژی 25 مانگ 25 هەشت پێشانگای سلێمانی نێودەوڵەتیە کرێتەوانێت تاکو ڕۆژی 30 هەشت ئەم پێشانگایە لەلایەن کۆمپانیای تەقەدوم وانەیە کارەکان ئەنجام دەدرێت و ئەم پێشانگایە کۆمەڵی شەریکاتی دەرەکی و ناوخۆیی لەخۆ گرتووە کۆی کۆمپانیاکان کە تاکو ئێستا وەکو داتایە لەلامان بێت 160 کۆمپانیا بەژاریتیا کردووە و لە بوار و سێکتەرە جیاوازەکانە خۆتان نەزانن وەزعی عێراق لە ڕووی سیاسیەوانێ بارودۆخەکە زۆر باش نییە شەریکاتیش ئامادەیی تیانە کەوا ڕووکاتە ناوچەیەکەوانەیە کە بارودۆخەکە ئیستقرار و ئارام نەبێت لەبەر ئەوەی ڕاستە ئەوان بە شوێن مەساڵحی مادیە ئەگەڕێن بەڵام سەروەت و سەر و ماڵی خۆیانیان بەلاوە مەبەستە کە بێنە ئەم وڵاتەوانێ وەکو عەرزم کردن پێشانگاکە لە 25 هەشتەوە دەست پێکات تاکو ڕۆژی 30 هەشت ئەکسەری سێکتەرەکانی گرتوتەوانێ لە بواری کشت و کاڵیە لە بواری پیشەسازی ضرورەتی ئەمڕۆیە کەوا هەیە و لە بواری مەسائلی داو دەرمانە یعنی تقریبا نتوانم بڵێم کۆمەڵی سێکتەری باشی گرتوتەوە بۆ ئەم بارودۆخە بەشداربووان تەنها لە هەرێمی کوردستان یاهی کۆمپانیاکانی عێراق و کەرکووک و دەوروبەری کۆمپانیاکان طبعا ئێمە کە ئەڵین 160 کۆمپانیا بەشداری تیا کردووە کۆمپانیاکان ناوخۆیی و دەرەکیە دەرەکەکان زیاتر لە ڕێگەی نوێنەر و نمایندەکانیانەوانێ بەشداری تیاکەن نەک لە ڕێگەی نوێنەری کۆمپانیای دایکەوانێ